خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دوای مردنی مامی ئەبوو طالب، دوای مردنی باشترین پشتیوانی کە خێزانەکەی بوو، بەردەوام دڵنەوایی پێغەمبەری خوای دەکردەوە صلی الله عليه وسلم. مەترسە هەر کاتێک کە یەکەم جار وەحی بۆ هات، خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم زۆر ترسا، فەرمی نەخێر مەترسە ئەی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم، والله خوای گەورە قەت تۆ زەلیل ناکە، مەترسە. دڵنەوایی دەکاتەوە. بەڵێ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئەمانەی لە دەستدا حەساریان خستە سەری قوڕەیشیەکان خۆی و سەحابەکان، بۆیە ناچار بوو بڕوات بۆ تایف، بەو گەرمایە کەوتە ڕێ، بۆی کە لەوێ ڕێگایەکی دەستکەوێت، چونکە لە شاری مەکە شاری خۆیدا جێی نابێتەوە. بەڵێ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بەو ناڕەحەتیە ڕۆشت، بەڵکو لەوێ باوەشی بۆ بکەنەوە، بەڵکو لەوێ یارمەتی بدەن. بەڵام کاتێک کە ڕۆشت بۆ ویانە، بەڵێ لەویانە بە قسەیشیان نەکرد، بەڵکو سوکایەتیشیان پێکرد، بە مناڵ و بە کۆیلەکانیان وت دەی محەممەد صلی الله عليه وسلم بەردباران کەن، حتا برینداریان کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بریندار بوو، بە ناومیەتی گەڕایەوە. دەفەرمێ کاتێکم زانی هەورێک لەبان سەرمە، لە شوێنێک وەستام، کاتێکم زانی هەورێک لەبان سەرمە، کە حەدیثەکە لە صحیح بوخاریایە، هەورێک سێبەری بۆم کرد بەو گەرمایە. دەفەرمێ جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ لە ناو هەورەکە و بانگی کردم ئەی محەممەد صلی الله عليه وسلم. ئەمە دڵنەواییە، دڵنەوایی، چونکە ئێستا لی دراوە، بەردباران کراوە، قسەی پێ کراوە. خوا دڵنەوایی دەکات بەم سەفەرە مبارەکە. دەفەرمێ جوبرەئیل فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بانگی کردم خوای گەورە ئاگادارە کە ئەو قەومە چیان کرد بە تۆ، کە چەندێ سوکایەتیان بە تۆ کرد و بێڕێزیان بە تۆ کرد، مناڵیان بەرداوەت و وەی کە لێت بدەن، عەزێتت بدەن، بەربارانت کەن. خوای گەورە ئەوە مەلایکی شاخەکانی ناردووە، کە خوای گەورە هەموو شاخەکانی بەو سپاردووە، مەلایکی هەموو شاخەکانی سەر زەوی. دەی فەرمان بکە. چی فەرمانێکت دەوێ فەرمان کە؟ ئەفەرمێ مەلایکی شاخەکان خوا دەزانێت چەندێک گەورەیە. مەلایکەی بتوانێت دوو شاخی زەبەلەح ئاوا بدا بە یەکە، ئەبێ چەندێ زەخم و گەورە بێ. ئەمە دڵنەواییە. دەفەرمێ مەلایکی شاخەکان سەلامی خوای لەسەر بێ، سەلامی لێم کرد و بانگی کردم ئەی محەممەد صلی الله عليه وسلم، بەس فەرمان بکە، بەس ڕازی بە ئێستا ئەو ئەهلی تائیفە کە بەربارانیان کردی، ئێستا هەردوو شاخەکە ئەدەم بە یەکا و لە ناو شاخەکە هەمویان کەپسەکەم و هەمویان لە ناوە بم، بەس فەرمان کە خوا منی ناردۆ بەلای تۆ. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم نەخێر، من بۆ ڕازی نابم، منیان بەرباران کرد، سوکایەتیان پێم کرد، گوێنیان پێمدا، لێمیاندا، بەڵام بەخوا بۆ ڕازی نابم. بەڵکو خوای گەورە لە پشتی ئەم بێدینانە کۆمەڵە کەسێک پەیدا بکە، خوا بە تاک و تەنها بپەرستن، تازە ئەمان دەستیان لێ بشۆرە، بەڵکو مناڵەکانیان باش بێ، با لە ناو نەچن. ئەوە ڕەحمی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم. فەرمی بۆی ڕازی نابم. بەڵێ بێگومان لە پشتی ئەوانە کۆمەڵە کەسێکی زۆر ڕێک و پێک و خواناز دەرچوو. خوای گەورە بەم سەفەرە دەیەوێت دڵنەوایی پێغەمبەری خوا بکات صلی الله عليه وسلم، بەڵام پێش ئەوەی سەفەری پێ بکات بۆ ئیسرا و میعراج، بە مەلایکەی خوا دڵنەوایی دەکات چیت پێویستە با بۆ جێبەجێکەین. ئەوە فەرمانی خوایە. ئەم گەشتە پیرۆزە بۆ دڵنەواییکردنی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم.